من دەڵێم سەرداری ئێمە چەتە و مافیا و گەل فرۆشن دەڵێن نانا ئەوان ماندوون بۆ نانی گەل تێدەکۆشن من دەڵێم لە بڕی شەراب ئەوان خوێنی گەل دەنۆشن لێم پەس دەبن کۆی لەو دەربار ئەوانەی دایمەن لە کۆشن کە تێبگەن هەتا ئێوە مرن کڕن کەل لە بۆشن ئەوان چاتر دەستیان ڕادێ چاتر ئەم گەلەدا دەدۆشن. ئامادەبوانی بەڕێز خوشکبرانی خۆشەویست بە ناوی ڕێکخراوی داکۆک بە خێر هاتنێکی گەرمتان دەکەین. وەک دەزانن ئەمڕۆ سیویەکی ئاب پەڵەیەکی ڕەشە مێژویەکی ڕەشە لە مێژووی گەلەکەماندا تۆمار کراوە و تا ئەبەد ناسرێتەوە. لە هەمان کاتە درێژەی خیانەتی سیویەکی ئاب درێژەی بنەماڵەی بارزانی و دەستێکەڵکردنیان لەگەڵ دەوڵەتی تووچیا و تیرۆرکردنی ڕۆژنامە نووسان و هاوڵاتیان و لەلایەن درۆنەکانی دەوڵەتی تووچیا و ناساندنیان بە فەرماندە و بە چەکدار ئەوە یەکێکی ترە وەک پاساوێک بۆ دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی ڕاستەکان بشێوێن و بشارنەوە. بۆ ئەمە بەستا دقیقەیەک وەستان بۆ گیانی پاچی هەردوو شەهید هێرە و بەهادین و گولیستان تارە. دە پێم بڵێ جگەر گۆشەم چیت بۆ بکەم تا نەهێڵم کەوای سوورت ئەرخەوانی و بنکراسی مێژوو دڕەش بێ. چیت بۆ بکەم تا نەهێڵم هەر ڕۆژێکی ساڵەکانت سیویەکی ئاب و هەر ساڵێکی سەدەکانت 66 بێ. حزبی خیانەت و درۆ بەسەر چوو سەردەمی تۆ مێژووی ئۆکتۆبەر و ئاب دزی و تاڵانی و ئیرهاب. بەڕێزان وتاری ڕێکخراوی داکۆک لەلایەن عەزیز حەمەوە پێشکەشتانەکرێت. فەرموو کاک عەزیز. ئەندامانی ڕێکخراوی داکۆک و چالاکوانان و ئازادی خوازان مەحکومکردنی سەرانی پارتی و ڕسواکردنی خیانەتی سیوێکی ئاب ئەرکی سەرشانی هەموو لایەک و هەموو تاکێکی کووردە. سیوێکی ئاب ڕووی ڕەشی ڕاستەقینەی سەرانی پارتی و بنەماڵی بەرزانی پیشانداین. ڕوون بووە کە ئەوان دژی کورد و کوردبوونن حەزیان بە هاوپەیمانی لەگەڵ کەسانی داگیرکەرا هەیە دەسەڵاتدارانی داگیرکەرا هەیە. ئەو دوژمنەی کە ڕۆژانە خوێنی گەنجەکانمانیان بە ناحەق دەڕشت لە ناو عێراقدا دەستیان خستە ناو دەستی حیزبی بەعس و سەدام حسێنی گۆڕبەگۆڕ سواری دەبابەی ئەوان بوون و ناوچەکانی هەرێمی کوردستانیان داگیر کرد. ئەوەی سەیرە کۆی لەو ماستاوچیەکانیان ئێستا شانازی بەو خیانەتی سیوەکی ئابەوە دەکەن چونکە ئەوان خاک فرۆشتن لە ناو ڕۆحیاندایە. ئەوەی ئێستا دەیبینین هاوکاریکردنی تورکیا و دشت کوردانی باکوور و پلاندار ڕێژان بۆ شەهیدکردنی کوردانی باکوور و شۆڕژگێران لە هەرێمی کوردستان پەڵەیەکی ڕەشە بەناو چاوانی پارتی و بنەماڵەی بارزانیەوە. بەداخەوە دوو پەپولە ئاسا دوو ڕۆژنامەنووسی دەستگای چەتر هێرۆ و گۆڵستان بوونە قوربانی ئەم خیانەتکارە قێزەونانەی پارتی و بنەماڵەی بارزانی. هەڵبەت زوونی سەوزیش سەرانی یەکێتی بێتاوان نین لە قەتڵ عامکردنی ئەم پەپولانە. بە ڕۆژی ڕووناک درۆنەکانی تورکیا بۆمبارانی ناوچەی هەرێمی کوردستان دەکەن بێ ئەوەی دەسەڵاتدارانی هەرێم یاخود حکومەتی ناوەندی عێراقیچ کاردانەوەیکیان هەبێ. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک وەکو دەستەی بەڕێوبەران و ئەندامان سەری ڕێزدان دەنەوێنین بۆ هەردوو شەهیدی نەمێر گوڵستان و هێرۆ.
ئاوەتەخوازی ئەم کەیسە وەکو کەیسەکانی تری ڕۆژنامە نووسان لێ نەیەت بە ئاشکرا تاوانباران دیارن و هیچ دەسەڵاتداران هیچ کاردانەوەیەکیان نییە بەرامبەریان. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی هەینی 38 2024 دەستان خۆش. تۆ حزبی خیانەت و درۆ بەسەر چوو سەردەمی تۆ. ئەمەوێت پێشەکی ئەوەتان پێ بڵێم هەر لە مێژووی دروستبوونیەوە پارتی دیموکراتی کوردستان بێ خیانەت دەستی پێ نەکردووە و یەکەم خیانەتیشی لەسەر دەستی دامەزرێنەرەکەدا ڕوویدا و بێگومان دوای ئەمە شۆڕ بووە بۆ هەڵگران و بەرپرسان لە ناو خودی پارتەکەدا و بە شێوەیەک هیچ بەرپرسێک لەنا ئەو پارتەدا بەدی ناکرێت کە بە خیانەتێک خزمەتی ئەو پارتەی نەکردبێت جاچ بە درۆکانیان بێت یان بە هەر جۆرە خیانەتێکی تری نیشتیمانی دڵسۆزی خۆیان بۆ پارتەکەیان سەلمان بووە. وەک دیارە مێژوو خیانەتەکان لە یاد ناکات و بۆ ئەبەت بە ناوچەوانی ئەوانەوە لە کەیەکی ڕەشە و لەم ڕۆژە ڕەشەشدا لە 31 ئابی مانگی 1996دا دوای ئەوەی کە دوو پارتە مافیاکەی ئێستا سەرگەرمی بە کوژدان و تاڵانکردنی ماڵی یەکتر بوون لە پێشڕەویەکی یەکێتی نیشتیمانی کوردستاندا شاری هەولێر کە پارتی بە ماڵی یەکەمی خۆی دەزانێت کۆنتترۆل کرا و دوای ئەمە لە پەرچەکردارەکانی پارتیدا وەک پیشەی هەموو جارێک و نەریتێکی دامەزرێنەرەکەیان پەنای بردەوە بۆ دوژمن و هانای بۆ ڕژێمی پێشووی عێراق هێنا بۆ دەرنانی یەکێتی لە تەواوی سنوورەکانی کە پارتی بە موڵکی حیزبی ئەزانێت و لە ماوەی شەو ڕۆژێکدا یەکێتی وە دەرناو سوپای عێراق کە لە سەربازانی گاردی کۆماری و هێزی ئاسمانی عێراق پێگاتبوون تۆبارانی ناوچەکانی قوشتەپە و دیبەگەیان دەست پێ کرد و تا کۆنتترۆلکردنەوەی شاری هەولێر و پەرلەمانی کوردستانیان تاڵان کرد و بەمەش ژمارەی خیانەتەکانی پارتی بە نازناوی خۆفرۆشتن یا مردن ژمارەیەکی تری لە ئەزمونونەکانی خیانەتەکانی بۆ هەژماری مێژووی حیزبەکەی بەسەر کەوتوی نووسیەوە. ئێستاس ئێوە مامۆستا هەورەمان وتاری میدیای چەترتان بۆ دەخوێنێتەوە با بفەرمی. ئامادەبوانی بەڕێز ئەندامانی ڕێکخراوی داکۆک چالاکوانانی ئازاد مەحکومکردنی سەرانی پارتی ڕسواکردنی خیانەتکارانی سیوەکی ئابنی ڕێکخراوی داکۆک شەیدبوونی گوڵی ئەمان وایە نووسیۆتەڵان گوڵی هێرۆ بەڕێزان وەک ئاگدارن لە بەرواری 23 2024 لە ڕۆژی هەینی کاتژمێر دەی پاش سەر لە بەیانی تیمێکی دەستگای میدیایی چەتر بە مەبەستی کاری پیشەگەریان لە سلێمانیەوە بەرەو ناوچەی هەورامان بەڕێدەکەون کە پێکهاتبوون لە 7 کارمەندی دەستگای میدیایی چەتر کە لە 2 ئۆتۆمبیلدا جێگە دەگرن لەسەر جادەی بینی سەید سادق بۆ هەڵەبجا لە نزیک گوندی تەپەڕەش یەکێک لە ئۆتۆمبیلەکان لە ڕێی درۆنەوە دەبنە ئامانجی تیرۆری دەوڵەتی داگیرکەری تورک کە 3 ڕۆژنامەنووسی ڕاگەیەند کاری دەستگاکەمانی تێدا بوون و بەداخەوە دوو لە هاوکارانمان گوڵستان تارا و هێرۆ بەهادین دەست بە جێگیانیان لە دەست دەدەن لەگەڵ بریندارێک بە ناوی ڕێبین بەکر. دیارە ئۆتۆمبیلی دووەم کە لە پێشەوە پێشڕەوی دەکرد درۆنەکان ساروخێک ئاراستەیەوانیش دەکەن کە 4 کارمەندی دەستگاکەمانی تێدا بوو. خۆشبەختانە ئامانجەکە ناپێکێت تەنیا زیانێکی مادی بەر ئۆتۆمبیلەکە دەکەوێت و هەر 4 کارمەندەکەمان سەلامەتن. زۆر بەداخەوە کە دەستگای بەناو دژە تیرۆری ڕژێمەکەی پارتی بارزانی لە کاتێکی زۆر کورتدا پێش هەر ڕاگەیاندنێک بە چەند خولەکێک دوای تاوانەکە ڕاگەیەندراوێکی چاواشەکارانەی بۆ ڕای گشتی بڵاو دەکاتەوە کە ئەمە دەرخەری ڕەوایەتی دانە بە تیرۆر و داگیرکاری دەوڵەتی فاشیستی تورکیا کەوتی 2 فەرماندەی سەربازی پەکەکە لەم هێرشەدا کراونەتە ئامانج و کوژراون. بۆیە ئێمە هەڵسەنگاندن و شرۆڤەمان بۆ ئەم بەیاننامە بە پەلەیامەیە کە بنەماڵە و جاسوسەکانی ڕژێمی پارتی بارزانی پەیوەندیدار و پڕ زانیاری بوون پێش ئەم تاوانە تیرۆرە. ئەگەر نا ئێمە خۆمان کە خاوەنی کارە ساتەکەین بۆچی دەبێ دوای ئەوان ئاگداری چۆنێتی و چەندایەتیش زیان و لە دەستدانی 2 ڕۆژنامەنووسی بە توانای نیشتیمانەکەمان بین کە سەر بە دەستگای میدیایی چەتر بوون. بەڕێزان ئێمە بەڵێن دەدەین بە خوێنی شەهیدانی خەڵەم و سەرجەم شەهیدانی ڕێگای گەیاندنی پەیام و ڕای ئازاد زیاتر نوکی پێنووسەکانمان
تیشتر بکەینەوە بۆ تا کۆکیکردن لە ڕاستیەکان و خوێنی ئەم شەیدانە و سەرجەم شەیدانی ڕێگای ئازادی و بیرڕای ئازاد و ڕای دەگەێنین. ئێمە بەرامبەر ئەم تیرۆرە و تاوانە نامەروایانە کە دوورن لە یاسا و ڕێساکانی ناوخۆی و نێودەوڵەتی بێدەنگ نابین. لێرەوە بە سەرجەم دژمنانی ڕێگای ئازادی ڕادەربڕین ڕادەگەێنین، بە تیرۆری دەنگە ئازادەکان ڕناوەستین، هەروەها بە تۆڕی جاسوسان و خۆ فرۆشان و خاک فرۆشانیش دەڵێن دڵنیابن دەتاندۆزینەوە و بە سزای توندی گەلتان دەگەێنین بمرێ بەرەی خیانەتی نەتەوە و نیشتیمان بژی دەنگ و بیر و ڕای ئازاد ژیان ئازادی دەستگای میدیایی چەتر بەڕێوبەری کشتی کۆمپانیای چەتر کەمال حەمەجەزا. داکۆچی لە ئێوە دژی ستەم گڕی تووڕەم بڕێوە ناگۆڕێ جاش هەر جاشە پارتی 100 ساڵ لە پاشە. سەرەتا بە ناوی خوا بەخێراتی هەرمووتانەکەم سواز بۆ ئامادەبوونتان. برادران زۆریان بوو لەسەر سیوێکیە، بەڵام جگە لە شەرمەزارکردنی سیوێکی ئابە و پەڵە ڕەشە ئەمە یەخش بڵێم بنەماڵی بەرزانی 80 ساڵە حکومڕانی ئەو وڵاتەکەن لە سەرەتاوە بە جاشێتی دەستیان پێگرۆ تاکو ئەمڕۆ لە هەر لە ڕوخانی کۆماری مەهاباتەوە بنەماڵی تاڵەبانیش لە 76ەوە نیە لە 66ەوەوان دەستیان کردووە بە جاشێتی لە جەلالی و مەلاییەوە. سیوێکی ئاب نە ئاخی دەبێ و نە کۆتاییشی پێن چونکە ماچێش لە جاشێتیە بینن. شەهیدکردنی گەنجێک کە دایکی چەندها ڕۆژ و بە دەردەسەری بەخێوەکان هەر پاشێکی کوردستانە ئەمانە چێژی لێبینن. بۆیە نەفرەت لە بنەماڵی تاڵەبانی و بەرزانی سەرشۆڕی بۆ ئەوان سەری ڕێز و نەوازش بۆ ئەو دوو شەهیدا گولستان تارا و هێرۆ بەهار. ڕاوماناوە بارزانی بەبادینی سۆرانی ڕۆماناوە بەرزانی بەبادینی سۆرانی ڕۆماناوە بەرزانی بەبادینی سۆرانی ڕۆماناوە پێویستە هەموو تاچێکی کورد لە یادی ئەم خیانەتانەدا ببێتە خاوەن ئەو فکر و هۆشیاریە نەتەوەیەی کە ناسنامەکەی ئازادیبوونی گەلی کوردستان، کە ناسنامەکەی بنیادنانی نەتەوەیەکی دیموکراتی و ئازادی کە بەها کۆمەڵایەتیەکان، بەها ئەخلاقیەکان، بەها نیشتیمانەکانی چادەستە بەربێ. بەڕێزان، هەموو ئاگادارین لەسەر هەڵدانی وەحشیەتی ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە لە 2015ەوە بە فکرەکەی سوڵتانی ئیخوانی نوێی دەسەڵاتی تیرۆریستی ئەردۆغان و باخچەلی و مەهەپە لە باشووری کوردستان و لە هەچوارچە پاچەی کوردستان تیرۆر بە شێوازێکی ڕاستەوخۆ بە هاوکاری خیانەتکاران و خۆفرۆشان کە لە پێناوی هەنێ پارەدا گیانی ئینسانە ئازادی خوازەکان، گیانی ئینسانە خۆبەخشەکانی ئەم گەلە دەکەنە قوربانی. بەڕێزان، ئەم تیرۆرە تەنیا لە باشووری کوردستان پەیڕەو ناکرێ، بکرێ لە باکووری کوردستانەوە تا ڕۆژهەڵاتی کوردستان تا ڕۆژهاوای کوردستان. بۆیە ئێمە پێویستە گەلی تاراوگە بە هەموو ناسامە جیاوازەکان و هەموو فکرە جیاوازەکانەوە ببینە بڵۆنگۆ، ببینە دەنجی خەڵکە ئازادی خوازەکانی کە ڕۆژانە لە شەقامەکانە کە خاوەنی خەڵکی مەدەنی لە بناری قەدیرەوە هەتا زەکی چەلەبی کە لە بەردەم ڕستۆرانەکەی لە سلێمانی تیرۆر کرا. دوویەکێکی وەکو شکری کە تەمەنی خۆیدا بۆ گەلەکەی لە چوارچرای سلێمانی تیرۆر کرا. ئەمانە هەمی بە هاوکاری دەستگا سیخوڕەکانی دەستگای زانیاری و دەستگای پاراستنە وە زۆر خەڵکیژەن لەو ڕێگایەدا تووشی دەربەدەری بوون، تووشی ئاوارەیی بوون و زۆر خەڵکی جێستە لەژێر ئەو هەڕەشانەدا ژیان بەڕێەکەن. بۆیە داواکارم هەموو گەنجێک، هەموو تاچێکی گەلی کوردستان بتوانێت بێ بە عەقڵ و هۆش، بە بیری ئازاد، بە فکری ئازاد خاوەندارەتی لەگەل وڵاتەکەی کە خیانەتی سیوێکی ئاب خیانەتی بنەماڵەی بەرزانی بوو لە 282,000 ئەنفال. سەرجەمیان ژن و مناڵ و هاوڵاتی کوردی بێتاوان بوون. خیانەتی سیوێکی ئاب خیانەتی بنەماڵەی بارزانی بوو لە 8,000 بارزانی
ئەمفال کراو کە عەشیرەتی خودی بنەماڵەی بارزانی بوو خیانەتی سیوێکی ئاب خیانەتی بنەماڵەی بارزانی بوو لە 5,000 شەهید و مناڵی هەلەبجەی شەهید و هەلەبجەی وێران و هەلەبجەی مەملەکەتی شەهیدان و چمیا باران کراو خیانەتی سیوێکی ئاب خیانەتی بنەماڵەی بارزانی بوو لە هەزاران پێشمەرگە لە پێناوی ئازادی و بەدەستی ڕژێمە گۆڕ بە گۆڕەکەی سەدام حوسێنی دۆستی بارزانی شەهید کرابوون خیانەتی سیوێکی ئاب خیانەتی بنەماڵەی بارزانی بوو لە هەزاران زیندانی سیاسی تێکۆشەر لە زیندانە تاریکەکانی ڕژێمی بەحسی گۆڕ بە گۆڕ دوای مانەوەیەکی زۆر لە شکنجەدانیان ڕەمی دەکران و پەتی سێدارەیان لە گەردەن دەکراو لە سێدارە دەدران خیانەتی سیوێکی ئاب خیانەتی بنەماڵەی بارزانی بوو لە گۆڕ غەریبان ئەو گۆڕ غەریبانەی خۆیان گەورەتری قارەمانی و پاڵەوان بوون دوای شەهید بوونیان کەس و کارەکانیان نازانن چارەنووسیان بەکوێ گەیشتووە خیانەتی سیوێکی ئاب خیانەتی بنەماڵەی بارزانی بوو لە دایک و باوک و کەس و کاری هەزارەها شەهید ئەو دایک و باوکانەی لە ترسی ڕژێمی بەعس دەیان دەوێرە پرسە بۆ ڕۆلەکانیان بجێرن و دابنێن بێشەرمانە مەسعود بارزانی سواری دەبابەکانی سوپای دەوڵەتی عێراق بوو دەبێ هاوڕێیان ئێمە وەکو کوردان و چالاکوانانی داکۆک خیانەتی سیوێکی ئاب سەرکۆنە و مەحکوم دەکەین ئێمە ئەمڕۆ لێرەین تاکو ڕۆژمێرێکی دیکەی ڕاش لە مێژووی پڕ خیانەت و خۆپرۆشی پارتی وێکێتی شەرمەزارەکەین سیوێکی ئاب ڕۆژی هێنانەوەی درەندەترین هێزی داگیرکەرە دژی گەلی کورد بۆ ناو شاری هەولێر و داگیرکردنی لێرەوە دەڵێن سیوێکی ئاب و 16 ئۆکتۆبەر خیانەتی چاوساغیکردنە بۆ درۆنەکانی دەوڵەتی فاشسمی داگیرکەران و ئیدانەی تیرۆرکردنی دوو ڕۆژنامەنووسی بوێری ڕێگای ئازادی کوڵستان تارا و هێرۆ بەهادین دەکەین ئێمە وەکو ئەندامانی ڕێکراوی داکۆک ئەم ڕێگرتبوونەوەیەک ماساس کردووە دژی کوشتنی ڕۆژنامەنووسانین بە تایبەتی ئەو دوو ئافرەتەی لەم چەند ڕۆژەی شەهید کران لەلایەن تورکیای دەسەڵاتی تورکیاوە کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و هاوکاری ئەو شەهیدکردنی ئەو دوو ڕۆژنامەنووسەیە کرابوو زۆر بەداخەڵ پەشێو دەڵێ سەدان ساڵە لە وێرانە ماڵی خۆمدا کتە کۆرەی گۆشەی متبەقی سوڵتانم سەدان ساڵە حەوشە و بەرەی خۆم واڵایە و لەبەر دەرگەی دزانی خۆم پاسەوانم سەدان ساڵە ڕۆژێک دەبم بە مەیتەری والی بەغدا ڕۆژێک لە تاران کوتاڵم ڕۆژێک لفکەم پشتی ژنی سوڵتان دەشۆم ڕۆژێک گەسکم شام دەماڵم سەدان ساڵە وەکو چنگێک دانەوێڵا ئاشی مێرو و فڕێی داوم هەر چوار دەورم شارۆچکەیە و مێرولە دەمیان تێناوم سەدان ساڵە کاسە سرم منارەیە کێبێ دەنگی تیا هەڵدەبڕێ سەدان ساڵە نیشتمانم نێرگەلەیە کێبێ دەمی پێوە دەگرێ سەدان ساڵە لەبەر دەرگەی تەکێ جیهان جووتێک سۆلی پینەپینم کێ لە پێم کا بۆ ئەو دەشێم سەدان ساڵە دوای تڵیشێک فرێ دەدرێم سەدان ساڵە دوای پینەیەک لە پێ دەکرێم من پشتێکی بریندارم لە قامچی خۆم ڕاپەڕیوم من لافاوێکی لاسارم لەو کەنارانە هەڵساوم کە تەنگیان پێ هەڵچنیوم نانیشمەوە نانومەوە کە من دان بم کوا دەرفەت یا من مێرو کە من خوێن بم کوا دەرفەت یا من زێرو قەحبەن ئەوانەی پێم دەڵێن دان و مێرو برای یەکن قەحبەن ئەوانەی پێم دەڵێن خوێن و زێر و برای یەکن قەحبەن ئەوانەی پێم دەڵێن ماسی و چنگاڵ مشک و جەواڵ دەست و چزوو برای یەکن قەحبەن ئەوانەی پێم دەڵێن پەت و گەردن گوێزان و مووس برای یەکن وەرن خەڵکە لە نێچیر و زام بپرسن بڵێن توخوا خەنجەر هەیە زامتی مارکە ڕاوچی هەیە نێچیر نەخوا دە خەڵکە لە کا بپرسن قەت ئاگری ساردی دیوە لە هێلانەی مەل مەپرسن بە نیازی ماچ قەت مار دەمی تێژەنیوە دە لە دار بەڕوو بپرسن تەوری دیوە دار نەبڕێ دە لە کەریش بپرسن گورگی دیوە کردر نەبێ من وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ بە پارچە شەیرێک بەشداریەکەم لە خیانەتی گەورەی سیوێکی ئاب
لە کوردستان ئەومان هەبوو بەس نەبوو، لە کوردستان کەس وەکو ئەو ناکەس نەبوو، وەک خۆم ئاسا شاعیر بوویت و نەوزانی، ڕێبەر نەبووی ڕێونکەر بووی بارزانی. دەستان خۆش. سەرەتای جێبەجێکردنی سیوێک یا پێش سیوێک یا بۆ ساڵێک لەمە بەڕێکەوتنەکەی پارتی لەگەڵ بەغایە و یەکێتی هێنانی سوپای بازاران بۆ سەر خاکیارێمی کوردستان کە پارتی لەو کاتەیە سێ بەشی خاکیارێمی کوردستانی لەدەستدا بوو بە ناچاری هانای بۆ ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕ برد. لەو کاتەشا لە سیوێکی ئابی ساڵی 1996 کە هێرشکرایە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کە تۆپەکان و دەبابەکانی حکوومەتی بەعز ڕووی کردە قەڵای هەولێری پایتەخت. لەوەیە 450 کوردی کوردپەروەر شەهید کران، 200 کوردی کوردپەروەر بریندار کران، سەدان کەس بێ سەر و شوێن کران. بۆیە لە کۆتایی ئەمەیە بڵێم نە حیزکم نە پاسۆکم نە پارتی ترسنۆکم، داکۆکم و بۆ خاکم تێدەکۆکم. دەستا خۆش. سپاسانەکەین دووبارە بەخێر بێن. سپاس بۆ هاوکاریتان. ئەو پۆستەرانە کۆکەن و هەرێکێ لە لای خۆیەوە دەستخۆشتان لێ ئەەکەین. مەمنونتانی.